بەڕێزان دووارە سڵاو کاک بۆتان یەکێک لەو پرۆژە بنەڕەتیانی کە ئێوە دەستانە پرۆژەی استراتیژی تەکنۆلۆژیای زانیاری بوو بەڵێ ئەم پرۆژەیە ماوەیەکی زۆری خایەن بۆ تەواوبوونی تا تەواو کراوە ڕاتانگەیاند و ڕخنەی ئەوەشتان لێ ژیرێت کە ئەم پرۆژەیە باسی ئەوە ئەکرێت کە ئەم پرۆژەیە کۆپیکراوی پرۆژەی وڵاتێکی عەرەبیە ڕاستە بیستومە ئەو قسەیە بەڵێ ئەو پرۆژەیە لەگەڵ شەریکەیەک ئێمە دەستمان پێ کرد کە ناوی PwC PricewaterhouseCoopers کە ئەو پرۆژەیەش کۆمەڵێک بڵاوکراوە ئەمە ئاخر بڵاوکراوەیە کە بۆمان کرد کە ناوی بەرجەستەکردنی نوێ بوونەوە کۆمەڵێک بڵاوکراوەی تیاهیم بووە کە باسی ئەو پرۆژەیە ئەکاتن کە لە چ خۆناغێکدا چی کراوە و چی نەکراوە لەگەڵ PwC ئێمە ئیشمان کردووە PwCش کاتی کە حکومەتی ئەمریکا با بڵین وڵاتی ئەمریکا بیانەوێ لێکۆڵینەوەیەک بکەن یان ئۆدتێک بکەن ئەچنە لای یەک لە شەریکە چوار شەریکە گەورەکان یەک لەوانە PwCە ئەمانە سومعەتی خۆیان زۆر لە لاگرینگترە بەر هیچ شتێکی تر چونکە ئیشیان سومعەتی خۆیانە دەگەیتوان بەڵام ئەوم بیستووە ئەڵێن مافیایەکی عەرەبن و سێ چار کەسن و هێناویان و نازام لە ئوردون و لە شوێنی تر و شتێکیان کۆپی کردووە و ئەمانە ئەگەر هەر کەسێک بیاوێتن لەو شتە بکۆڵتەوە پێویست ناکە لە من بپرسێ با بستە سەر وێبسایتەکە من با سەیری بڵاوکراوەی ژمارە 2 و 1 و 2 3 ئێمە بکاتن کە CV و ڕسم و ناوی ئەو کەسانەی تایە کە ئیشیان لەسەر ئەم پرۆژە کردووە کە کۆمەڵێکیان لە بریتانیاوە هاتوون کۆمەڵێکیان لە ئەوڕۆپاوە هاتوون کۆمەڵێکیان لە هیندەوە هاتوون نێلای ڤارما ئەو پارتنەرەی کە لە هێندەوە هاتووە ئەینی ئەو پارتنەرەیە کە ئیشی لەسەر حکومەتی استراتیژی حکومەتی ئەلکترۆنی هند کردووە فیلیپیێر کە لە لەکسمبەرگەوە هاتووە ڕاوێژ ئەیاتە ئیتیحادی ئەوڕۆپی کاک یعنی ئێمە لە ئاستێک ئیشمان کرد لەسەر ئەو استراتیژیەتە بۆ زانیمان حکومەتی هەرێم بۆ 5 ساڵی تر پێویستی ئەتیمادی بخاتە سەر بناغەیەک دائنێتم بۆ ئایندەی تەکنۆلۆژیای زانیاری من ئێمە نەهاتوین وەک فەرمانگە یەک دوو پرۆژە بکەین و بڵین سەرکەوتوو بۆ ئەو پرۆژەیە ئێمە پێویستە بناغەیەک دابنین بۆ بوارێک کە نەبووە پێشتر لە وڵاتەدا بۆیە ئێمە ساڵێکی تەواو چوین لەگەڵ هەموو وەزارەتەکان دانیشتین ئەو کنسڵتنتانەی کە باسی یەکەم ئەو خەبیرانەی کە باسی یەکەم چوون لەگەڵ هەموو وەزارەتەکان زیاد لە 600 کۆبنەوەیان کرد لە بۆ هەر وەزارەتێک راپۆرتێکی 40-50 لاپەڕەی نووسراوە کە ئەو وەزارەتە ئیشی چۆنە کاری چۆنە ئامانجی چیە و لە ڕووی تەکنۆلۆژیای زانیاری وەزعی چۆنە لەسەر ئەم زانیاریانە ئێمە استراتیجێکمان نووسیەوە کە زیاد لە 3000 لاپەڕە تەفاسیلی تیا هەیە بۆ ئایندەی هەرێمەکەمان و دیدی ئەم استراتیجیەتە ئەمەیە ئەم استراتیجە لەلایەن حکومەتی هەرێمەوە پەسەند کرا ئەخر ئەوەیە لێرە کێشەکە ئێمە ساڵێک لێکۆڵینەوەمان کرد بۆی تێبگەین وەزعی هەرێم چێ تەوەقعمان کرد بە 6 مانگە لێکۆڵینەوە تاواکەین بەڕاستی بەڵام لەبەرەوەی دۆکیمنت کەم بوو لە هەرێم ینی با بڵێن مەسەن کاری وەزارەت دۆکیمنتی کەم بوو ئەبوایە بە قسە بیکەین ینی بچین سەردانیان بکەین و شتەکان بنووسینەوە ئەو کنسڵتنتانە پاشان لە کۆتایی ساڵی 2010 ئەم استراتیجیەتە تەواو بوو و هەر ئەسڵەن بودجەی ساڵی 2011مان کە داوامان کرد لەسەر ئەساسی ئەم استراتیجیەتە بوو بودجەی ساڵی 2010مان کە داوا کرد لەسەر ئەساسی لێکۆڵینەوەکە بوو ئەو استراتیجیەتە ئەگەر ئەم ڕۆژ خەڵک نەیبینێ سەرکەوتووترین استراتیجە کە لەو حکومەتە هەبێتن لەسەر هەر بوارێک تەحەداکەم لە عێراق و لە شەرق باشە بەڵام کە منە سەرکەوتوو حکومەت بۆ جێبەجێ ناکە لە خۆیان بپرسن هەر ئەسڵەن بودجەیان بۆ تەرخان نەکردووە بەڵێ باشە بەڵام لێرە یەک شتی کە سەر هەڵەیە کاک بۆتان بەپێ و بودجەی کە ئێوە بۆ استراتیژەکەتان تاواکە بە نزیکەی هەر ساڵێک پێویستی بە 130 میلیۆن دۆلارە ڕاستە 133 ئەوە مبالغە بوو تەمانەوە نزیکی تقریبان تەوەقعمان بوو ئێمە لێکۆڵینەوەمان کرد بەپێی ئەو لێکۆڵینەوەی کە کرا کە بزانم لە کوێیە ئەوت کە لە کۆمەڵێک وڵاتی جیهان وڵاتی زۆر پێشکەوت وەک وڵایەتە یەکگرتووەکان و وەک بریتانیاوە لەگەڵ وڵاتی وەک ئیسیۆپیا و پاکستان بینیمان کە زۆربەی زۆری ئەو وڵاتانە لە 101 بۆ 103 بودجەی حکومەت لەسەر تەکنۆلۆژیا سەرفەکەن بۆ چونکە ئێستا کاکە تەکنۆلۆژیا لەو سەردەمە ئیتر تەواو ئایندەی هەموو وڵاتێک
سەتایەکی بودجەی هەرێم 100 ملیۆن دۆلارەکە، سەتاسەی بودجەی هەرێم 300 ملیۆن دۆلارەکە ساڵی. ئێمە لەسەر ئەو سەتایەکە سوور بووین و توانیمان بیکەینە سەتایەک بۆ توانیمان بیکەینە سەتایەک بۆ ئەوەی بعضی شتمان تەوحید کرد لە جیاتی ئەوەی 20 داتە سنتەر هەبێتن 20 سنتەر هەبێتن لە هەرێم 1-2 سنتەر هەبێتن کە هەمویان بەکاری بێنن. ئێمە باسی 1-2 پرۆژە ناکەین لێرە. لە ساڵی 2011 بەپێی ئەو استراتیجیەتە ویستمان 45 پرۆژەی جیاواز ئەنجام بین. بەپێی ئەو استراتیجیەتە لە ساڵی 2012 دەبوایە 50 پرۆژەی تر ئەنجام بین. و نەک بەس پرۆژە، قانون دابنین، تعلیمات دروستکەین، خەڵک ڕاهێنین. تێگەی چۆن؟ یعنی مەبەست ئەوە نەبوو کاک ڕێبوار کە ئێمە 5-6 پرۆژە ئەنجام بین و تەواو. مەبەست ئەوە بوو کە ئێمە هێر با بڵێن هینێک دەست پێ بکەین، یعنی شۆڕشێک دەست پێ بکەین لە تەکنۆلۆژیای زانیاری کە لە ماوەی 3 ساڵدا تۆ هەرێمی کوردستان نەناسیەوە. تەعاملکردن لەگەڵ خەڵک بینی خەڵک و حکومەت جیاواز بێت. هاوڵاتیە کە چوو بۆ دائیرەیەکی حکومەت ماندوو نەبێتن. ئەو دائیرەی حکومەتە بە نەوعەک ڕێکخرابێتن کە هاوڵاتیەکە خۆی وەرەقەکە نەبا لە پەنجەرە بۆ پەنجەرە بۆ دەرگا بەدەرگا. ئێستا ئەوە خەڵکی کوشتووە. ئێمە بەو زۆرە ئەمانویست پێشخستنی تەکنۆلۆژیا ئەوە بکەین. بۆیە ببوورە بۆیە استراتیجەکەش داوای ئەوەی کرد کە ساڵی 100 ملیۆن هیچ نییە. وڵاتی ئیسیۆپیا کە کێشەی برسیەتیان هەیە لە ساڵی 2011 86 ملیۆن دۆلاریان سەرف کردووە لەسەر تەکنۆلۆژیای زانیاری ئیسیۆپیا. سو ئێمە بە 1-2 ملیۆن دۆلار ناگەینە هیچ شوێنەکە. بەڵێ باشە، بەڵام حکومت بۆ پەسەندی نەکرد ئەو پرۆژەیەوە. بەخوا نازانم، دیارە حکومت ئەوەلیاتی تری هەبووە، بەڵام ئێمە زۆر داکەوکیمان کردوتە سەر، زۆر هەوڵمان داوە کە پەسەندی بکاتن و باوەڕیشمان وە بووە کە لە ساڵی 2010 بودجەمان وەرنەگرتووە. ئەمەلێکم هەبوو لە 2011 چاک ببتەوە کە لە 2011 وەرمان نەگرت، ئیتر تقریبا ئەمەلەکەم زۆر کەم بووە، بەڵام هەر هەوڵماندا و لەبەر ئەو تۆمەتانەی کە دروست بوون من مامەوە دەست لە بدەجینا هەر کەسێک لە نزیکەوە بمناسێ ئەزانێ کە من ساڵێک زیاترە دەمەوێت دەست لە کار بکەشمەوە. بەڵام تا نەمویست بەجێ بێڵم تا ئەو تۆمەتەنە بێ معنایەنە هین نەکەم، یعنی یەکلا نەکەینەوە. زۆر باشە. باسی واکرێت لە دیزانی باڵەخانەی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاریە بەڕێ 1,200,000 دۆلاری زۆر ڕاستە تێشوە. تێشوونەکە ڕەنگە ئاسایی بێ، ئەوەی کە ئاساییە باسی واکرێت کە تۆ بەبێ تەندەر بەبێ کێ بڕکێ یاوتە بە کۆمپانیەدار لە هەندەسە. ئۆکێ، لەو کاتەی کە ئەوەلەن تەبعەن ئەوان باسی مەبلەغەکەشیان کردووە کە 1,200,000 زۆرە، بەڵام ئەو باڵەخانەیەکە 5 قاتە 2 قات ژێر عەرز ویسمان داتە سنتەرێکی تیا بکەین کە هەموو باڵەخانەکەش بڕوخێتن داتە سنتەرەکە بپارێزرێ. بینایەک بوو بۆ 25 ساڵی تر بەکار بێتن، یعنی زۆر بە ئایندەی بیری لێکرابووە. ئەو کات کە ئەو باڵەخانەمان تەسمیم کرد پێویست بوو شەریکەیەکی هەندەسی کە لێرە بێتن، نەمانەتوانی بەڕاستی بە شەریکە مەحەلیەکان ئەوان تەسمیمیکەن، چونکە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە پێیان ناکرێت سەریح بین. ئەو کات بڕیاردرا کە لەگەڵ دارالهەندەسە تەعامل بکرێتن کە ڕقم 8 لە جیهاندا، بەڵام ئەو بڕیاری خۆم نەبوو، لەسەر بڕیاری جەنابی سەرۆکی حکومەت ئەوە کرا، بەڵام بڕیارێکی ڕاست بوو و ئێستاش داکۆکی لەو بڕیارە ئەیە، چونکە پێویست ئێمە تەندەرمان ئەو ئیشەمان تەندەر بکردبایە بۆ کەمترین کەس دەرەچوو و تەسمیمەکەش غەڵەت دەرچوو و ئەو قسەی کە کراوە و ئەوانەی کە کراوە ئێمە لە هەموو جۆرە بەڵگەیەکمان ئەوە کردووە. لێرەش ئەوە لە عینی ئەو جەریدەی کە بڵاوی کردەوە ئێمە ئەومان بڵاو کردەوە کە عینی ئەو شەریکەی کە گرێبەستمان لەگەڵ کردن کە ئەوان بە شەریکەیەکی زۆر خراپ وەسفیان کردبوو لەسەر تاسەری جیهاندا لە 2011 لەسەر تاسەری جیهان ڕقم 8 بوو. ئێمە زۆر دڵنیاین لەو تەسمیمەی کە کراوە، بەداخەوە ئەم بینایە بودجەی بۆ تەرخان نەکرا، ئەجینا دەبوو بە سنتەرێکی تەکنۆلۆژیای زۆر گرنگ لە هەموو شەرق الئەوسەط نەک بەس لە هەرێمی کوردستان. ئێمە هەر شتێک کە کردی بیتمان کاک ڕێبوار بە ڕۆیەکەوە کردومانە کە بۆ 10 ساڵی تر بیرکەینەوە یان بۆ 15 ساڵی تر بیرکەینەوە، نەک بۆ ئەم ساڵ و ساڵی داهاتوو حتا بتوانین بڵین فلان ئینجاز و فلان ئینجازمان هەبووە. ئەم بینایەش یەک لەو شتانە بووە. بەڵێ ئەو بینایە تەواو نەکرا، دەست پێ نەکرا، بودجەی بۆ دانەدرا دووبارە بودجەی. کاکە ئێمە لە 2010 بەڵێ حتا زۆر ڕوون بم لەو نقطەیە خەڵک باسی بەهدەردانی سامانی گشتیەکەن. من ئەڵێم کاکە ئەگەر لە 2010 لە 2011 لە 2012 ئێمە
ئەو هەموو پرۆژانەمان تەقدیم کردبێ لە ساڵی 2010 ئەوە 10 پرۆژەمان تەقدیم کردو هەموو تەفاسیلەکە لێرەیە لە ساڵی 2011 40 پرۆژەمان تەقدیم کردووە یەک لەوانە تازەکردنەوەی مرور بۆ نمونە یەک لەوانە سیستمی تەندەرینگی هەموو حکومەت کە یەک بگرێتەوە هەتا شەفافیەت و گەندەڵی کەم ببتەوە یەک لەوانە پرۆژەی هین حساباتی ئەلکترۆنی هەتا حسابات شەفافتر بێتن لە حکومەت ئەگەر ئێمە لەو 3 ساڵە یەک دینار نەک دۆلار دینار بۆ هیچ پرۆژەیەک تەرخان نەکرابێتن سامانی گشتی چی و بەهدەردانی سامانی گشتی چی بەڵێ زۆر باشە بەڵام ئەوی من سەرنجم ماتۆ چەند جارێک ئەو شتەمان دووبارە کردوانێک کە لە کابینی شەشەم و ئێوە بجێدان بۆ سرف نەکراوە بەڵێ سرف نەکردنەکەی هۆکاری چی بوو حکومەت قەنەعەتی بە ئیشەکانی ئێوە نەبوو کێشەی شەخسی بوو بەخوا نازانم من ئێستا پاش ئەم هێرشەی ئەو ئاخر هێرشەی کە کرا لەسرم قەنەعەتێکی زۆر بەقوتم لەلا دروست بووە کە گروپێک خەڵک هەن هەم لە ناو فەرمانگە و هەم لە دەرەوەی فەرمانگە و هەم لە لایەنی جیاواز ڕەنگە هۆکاری سیاسیشی هەبێتن کە ویستویانە ئەوەلە یەکەم شت هەموو ئەو ئیشانەی کە کردومانە باش بێ خراپ بێ مهم نییە خراپیکەن ناشیر نیکەم بەرامبەر بە خەڵک ناوی من تێکدەن من ئەوەی کە بەلامەوە زۆر گرنگە سمعەتی بنەماڵەکەمە لەگەڵ پرۆفێشنالیزمی خۆم چکە من پێشەوەی لەو کارە بم لە کاری ترم زۆر کردووە و لە ناو بازاری تەکنۆلۆژیا لە جیهان زانراوە ناتوانم ئەو شتانە بەهدەر بم بۆ هیچ ئیشێک بۆ هیچ ئەوەیەک ئەنویست لەوە بن و سەیەم شتیش تاکیدکەنەوە کە لەم 2-3 ساڵەی ڕابردوو هیچ جۆرە ئیشێکمان نەدرێتێ و هیچ جۆرە بودجەیەکمان نەدرێتێ وەکو ئەوەیە من حوشەیەک بدەم بە جەنابەت و بڵێم کاکە ئەمە پاش ساڵێک یەمەوە سەری ئەبێ بە سەوزی ببینێتن بەڵام بێمەوە پاش ساڵێک بەڵام قەترە ئاوەکت نێمێ کە ئاوی بیت هیچ شتێکت نێمێ کە بۆی بکەیت بەڵام لەسەر تەکە بە سەوزی ببینێتن بێمەوە پاش ساڵێک ئەرێ بۆ بشک بەوە ئەڵێ ئاومی ئەلە قەیناکە بەس ئەبوایە شتێک بکەیت بەڵێ باشە باسی هۆکاری سیاسیت کرد بەڵام بۆ هۆکاری سیاسی خۆ و تێکڵت نییە سیاست نەبووی حکمی بنەماڵەیەکەتە نازانم کە ئەڵێم هۆکاری سیاسی مەبەستم شتەکە يعني دیارە مستهدفە يعني من مستهدفم کارەکانم مستهدف بووە ئەجینا کاکە تۆ عینی تۆمەتە بێ بنەماکان دووبارەکەیتەوە بەڵگە پیشان بی دووبارەیان کەیتەوە دژنەی چاکسازی کە هاتن لەگەڵم دانیشتن هەموو ئەو شتانەی کە ئاراستەیان کردم بە بۆکس ئێمە بەڵگەنامەمان بۆ نرد ئێمە خۆمان بەدەستی خۆمان کاگرە بووە بەدەستی خۆمان ببێ کەس داوامان لێ بکاتن هەموو دینارێک کە فەرمانگە سەرفی کردبێ لە تەقریرێک نووسیمانە هەموو دینارێک زۆر باشە بە لەسەر لیژنەکە بوەستین تۆ لە ڕوونکردنەوەکەی خۆتا باسیەوەت کردو کەڵی و لیژنەی نردویانە کەسێکیانتیانە بۆ خەبیر بێت تا لە تایبەتمەندی شەکەی ئێمە تێبگەن بۆ ڕەفزە نەکردەوە لژنەیەک بوو من زۆر بە ئەتیادی وەرم کرد کە لەلایەن جەنابی سەرۆکی هەرێمەوە هاتووە بەڵام لەلایەن سەرۆکی هەرێمی شۆ بێت تایبەتمەندی کارەکەی تۆ تایبەتمەندێکی زۆر جیاواز و پێویستی بە کەسانێکی کە پسپۆڕ من لەوە ئەگەر ئێستا بەو شتانەی کە ئێستا ئەیزانم بگەڕێمەوە ئەو ڕۆژە 100% ڕەفزمە کردەوە ڕاستەکەی هەموو کەس غەڵەتەکە و غەڵەتەکەی من بوو کە ڕەفزم نەکردەوە باشە ئەنجامی لیژنەکە بە قەنەعەتی خۆت هیچ دەستکاریتیان نەکراوە چۆن ینی لە وەڵامەکانی ئێوەیە بۆ ئەزانی بەڕای من ئەو راپۆرتەی بەرزیان کردەوە ئەزانی بەڕای من ئەوەلەن کۆمەڵێک شتی تیا بوو کە هەر ڕاست نەبوو ئەو 16 ملیۆن دۆلارە مەسەلەن چونکە عینی ئەو قسانە چوونە میدیا و ئێمەش هەمومان جوابدانەوە لە عینی کاتیشدا هەموو ئەو بەڵگانەی کە پەیوەندی هەیە بە کاری ئەم لیژنەیە ئێمە داومانە بە جەنابی سەرۆکی حکومەت جەنابی سەرۆکی هەرێم لەگەڵ دیوانی سەرۆکایەتی هەرێم ئەوانیش بە هەموو جۆرە قەناعەتەکەوە پێشوازی ئەم بەڵگانەی ئێمەیان کردووە و تویانە ڕاستە ئەمانە زۆربەی زۆری ئەم قسانەی کە چاکسازی کردوتی ڕاست نین یان غەڵەت تێگەیشتون نیشانەی ئەمە چییە پێش هەفتەیەک جەنابی سەرۆکی حکومەت خۆی هاتە سەر میدیا و باسی ئەو کارانەی کرد بۆ ئەو شتەی کردەوە لەبەرەوەی ئەو ئاگاداری هەموو تەفاسیلەکە ئەو ئەزانەیە کە ئەوان ئەو تۆمەتانە کە ئاراستەمان کراوە کاکە مستهدەف بووە هێرشێکمان زت کراوە من ساڵێکە بەس فریای ئەوە ئەکەوین جوابی میدیا بینەوە بەڵام ئەگەر سەرۆکی حکومەت ئایا سەرۆکی حکومەت لە میدیاوە بەرگری لە تۆەکە بەڵام نێتوانانی ڕێگە لە لیژنەکە بگرێ یان بیگۆڕێ ئەندامەکانی کەسانی پسپۆر دابنێ بەڵێ ئەو کات ئەو کاتی کە لیژنەکە کرابوو ئەو سەرۆکی حکومەت نەبوو ئەوە یەکەم شت و دووەم شتیش ئستا من داوام کردووە کە لیژنەیەکی پسپۆر یان لەلایەن هەموو لایەنەکانی
لایەنە سیاسیەکانی پەرلەمان ئەندام پەرلەمانەکان با بڵێن لژنەیەک پێک بێت بۆی سەری ئەو شتانە بکەن چونکە ئێمە ناتوانین بە بەردەوامی لە میدیا بەرگری لە خۆمان بکەین و خەڵک گوێ ناکرن و میدیاکەش کە پرسیارەکەت لێ ئەەکەن و تۆمەتەکەت ئاڕاستە ئەکەن بەڵگەیان پیشانەیەت زۆر بڕوایم بەو بەڵگەن نەک بڕوایم پێینێ بەڵام هەر عینی قسە ئەەکەنەوە معنای ئەوەیە بەلایەنەوە گرنگ نییە ڕاستیەکە چییە تەنها شت بەلایەنەوە گرنگ بێتن لێدانی شخصیە زۆر باشە بە پێم بەڵگەنامەیە کە لە بەردەسایە لە ساڵی 2010 تا ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان وەفەرێکی پێشەشی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە بڕی بە پێ ئەم بەڵگەنامەیەی تریان بڕی 2,591,800 تەکلیفەی پرۆژەکە بووە ڕاست بەڵام ئەوترێت کە تۆم ئۆفەرەوە ڕەت کردوەوە بۆ ڕەتێکردەوە بەڵێ ئەوەلەن من ئەوەنەی من بەدوایە ئۆفەرە بووم خۆم ئەمە متحیدە نایەتن شتێک بات ئەوەی من بەدوایە ئۆفەرە بوو کەسی تر بەدوای نەبوو من وام لێکردن کە قەناعەتیان بێتن کە ئەو شتە بکەن بەڵام پاشماوەی خۆیان وەستاندیان من ئەو ئیمێڵەم بڵاو کردوتەوە کە لێرەیە کە من داوام لێکردوون لە 18 2009 باشە کە تکایە بزانم ئەو پرۆژە چی لێ هاتووە حتا دەست پێ بکەین و لە 2/11/2009 سعات 11 شەو ئیمێڵەکەم بۆ هاتووە لەلایەن عبیر فەویرەوە لە UNDPەوە ئەڵێ کاکە ئێمە ئەو کارەی لەگەڵ ئێوە کردومانە ئێستا جیاواز بووە پرۆژەکە لە جیاتی بەس لەگەڵ حکومەتی هەرێم بێتن ئێستا لەگەڵ هەموو عێراق ئەیکەین عێراقی فترات بۆیە ئەو پرۆژە ئەبێ یەکلاکەینەوە هەر کەسێک بیویست باە بگاتە ئەو ڕاستیە دەیتوانی ئیمێڵێک بکاتن بۆ UNDP بڵێ کاکە ئەوان پرۆژەیان وەستان یان ئێمە وەستانمان کاکە ئەمە یعنی نازانم ئەو خەیاڵیان لە کوێوەیەتن کە ئەم شتانە بدۆزنەوە ینی بەڕاستی من زۆر بە سەیری ئەزانم ئێمە کاتێک کە ئیشێکی زۆر بکەین ئێمە کاتێک کە ئیشێکی زۆر بکەین بۆ ئەوەی بتوانین لەلایەن ئەمریکیەکانەوە $200,000 فاندینگ وەربگرین بۆ ئەوەی ڕاهێنام بکەین لە سنتەرەکەمان لە ئەکادیمای تەکنۆلۆژیای زانیاری چۆم ڕێگە ئەدەین بە خۆمان کە ڕەفزی شتێکی وا بکەینەوە بەڵام ئێمە هەموو شتێکمان نەشر کردووە وەکووە ئیمێڵە بەڵام ئەوانەی کە ئەم شتانە دروستەکەن ڕاستیەکەیان بەلاوە ڕاستیەکە ئەزانن بەڵام ئەو شتانی بۆ دروستەکەن بەڵام بەپی ئەم بەڵگەیە پرۆژەکە تەنهاەکە حکوومەتی هەرێمی کوردستانە ئایا سەرەتا شەڕوا بووە سەرەتا بڕیار بوو لەگەڵ حکوومەتی هەرێم ئێمە چەندین جار لەگەڵ UNDP بەڵێ کە پرۆژەکە بەپی بەڵگەنامەکە لە ئاپریلی 2010 دەست پێ بەڵێ تا ئاپریلی ئەزانی ئەوە درافتێکە ئەوە درافتێکە ئەوەی لەلاتە ئەزانم ئەوە عینی ئەو کەسانی کە لەناو فەرمانگەکەن ئەوەیان هەڵگرتووە و نردویانە دەرێ تێگە چۆن ئەمە درافتێک بوو چۆن دائم تازە ئەکرێتەوە ئەوە بەڵگەیەک نییە بۆ دەست پێکردنی پرۆژە ئەمە بەس درافتی دۆکیمنتێکە مفاوەزاتمان لەگەڵیان ئەو کات دەستی پێکرد و بۆیە تاریخی ئەو ڕۆژەی لەسرە بەڵام چەنەهین مانگ چەندین ساڵ لەگەڵیان خەریک بووین بۆی قەناعەتیان پێ بکەین و بەدوایان کەوتین لەو منەظەمانە یعنی بێ بەدوایم کەوی تاهینەکە بتێت ئەسڵی فکرەکەش ئی خۆمان بووە بەڵام پاشەوە بەپێ و ئیمێڵە کە دیارە و لەسەر ئینتەرنێتی شەیە ئەڵێن ئەم پرۆژەیە ئێمە ئەیوەستێنین من بۆ پرۆژەیەکی وا بۆستێنم بە چ هینێکەوە بە چ مافێکەوە و بەچی ینی بەچ عقلێکەوە ئەو پرۆژەیە بۆستێنم بەڵێ باشە دوای هەموو ئۆتۆمەتانی کە ئاڕاست کرا بەڵێ ئێستا تۆ بەنیازی چیت بەنیازی بۆ نمونە دادگا لە ئەنجامی ئەو راپۆرتە بگری چی تۆ شوێنەکەی خۆت بەڵێ کاکە من شوێنەکەی خۆم بەلاوە هیچ گرنگ نییە سمعەتی خۆم بەلا لە هەموو شتە گرنگترە خەڵک ناتوانێ نابێ خەڵک بتوانێ وا بە کەیفی خۆی سمعەتی خەڵک تێکدات بە چه حەقێک کۆمەڵێک کەس بتوانێت دابنیشێ پلان دابنێن شت لۆ خۆیانەوە دروستکەن و سمعەتی خەڵک تێکدەن بە چه حەقێک ئەو شتە بکەن کە من خۆم و هەموو ئەوستافانەی لەوێ ئیشیان کردووە بە دڵسۆزی مێژوو ئیشی وان ڕەشکەن بە چه حەق ئێستا من هەموو شتێک بەلامەوە گرنگتر ئەوەیە کە ناوی خۆم پاکەمەوە هەموو شتێک بەلای من گرنگتر ئەوەیە کە ڕاستیەکان دەرکەون بۆ خەڵک بە هەموو جۆرێک کە هەوڵمان داوە لە ڕێی جەریدە و لە ڕێی میدیا جیاواز ئەو قسانە بکەین داوام کردووە لوژنەیەکی سەربەخۆ پسپۆر سەیری ئەم شتانە بکەن داوام کردووە چەندین جار و چەندین جاریش لەگەڵ ئەو جەنابی وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان لە ڕێی کاکسعدەوە من داوام کردووە کە پەرلەمانیش بێنە سەر ئەو مۆزوعە
پێویستە ئەم ڕاستیە دەرکەوێتن ڕاست معقول نییە کە فەرمانگەیەک کە کەس نەیهێشت بێ ئیش بکاتن لەم 3 ساڵی ڕابردوو ئەو کۆمەڵە تۆمەتەی بۆ دروستکەن چونکە ئیشێکی پیرۆزمان کردووە سەرم بەرزە بۆ ئیشەی کە کردومانە بەڵام کۆمەڵی خەڵک هەن هەر دایانەوەی بە دووبارە بوونەوە ناوی ئێمە تێکدەن بەڵێ زۆر باشە زۆر بە کورتی کاتم زۆر کەم بەسەرچە ئەی دەربارەی شکستێنانی بەشێک لەو پرۆژانەوە بە هەدەرچوونی بەشێک لەو پارانەکە بە مەلاین دۆلارن بەڵێ چێڵیت من ئەڵێم وانە ئەو تۆمەتانی کە دروست کراون لە نازام لە کوێوە بۆ نمونە لە ناسنامەی ئەلکترۆنیە بەڵێ ناسنامەی ئەلکترۆنی پرۆژەیەکی زۆر سەرکەوتووە ئێمە ئەمانتوانی ناسنامەی زیاتر دەرکەین بەڵام میلاکمان کەمترا بێ خەڵک بە زۆر بە وجدانەوە سەیری ئەم شتانە بکاتن باشە ئێمە توانیمان لە ئەو کەسێک کە لە دوای تۆیەتە ئەو فەرمانگەیە گەر میلاشی بۆ زیاب بکەن ئەو پرۆژێ سەرکەوتووە دەست پێکاتەوە منیش واتەوە خۆ ئەکەمەگەر لە دوای من کەسێک هاتن ڕەنگە ئەو هێرشەی نەخرێتە سەر و ڕەنگە زۆر باشە ئەو پارەی کە لە سەردەمی تۆیە درراوە بە مەسەلەی ناسنامەی ئەلکترۆنی بەڵێ ینی شتەکانی هەیە لە جێگەیە کە هەر دوای تۆ هاو بەکاری بەڵێ زۆر دیارە ینی ئەوانە لێن ئەوەنە کات بەس بەڵام کارتەکان لە مەغزنێک هەیە شەرت نییە تۆ 600,000 کارت هەمووی تەواو بکەیت خۆ ئەوە شتێک نییە تەواو بکەیت زۆر باشە بەپێی بڕیارێکی دیوانی ئەنجومەنی وەزیران تۆ لە کارەکە دڵخرایەتەوە بەڵێ کە ئیمزای سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی باشە سەرۆکی ئەنجومەنی دیوان ئەتوانێت بە بێ ڕەزامەندی سەرۆکی حکوومەت کارێکی وا بکە ئەبێ لە خۆی بپرسی ئەوەلەن من پێم وترا کە مانگێک لە ئیجازەدا ئەبم و لەو کاتەدا لوابزانام لوژنەیەکیان پێکێنا بۆ علاساس چاکردنی ئەو کارە یان سیرکردنی ئەو شتانە زۆر بەداخەوە ئەم بڕیارە لەسەر ئەساسی ئەم هینەی چاکسازیترا کە من پێم وتی 1990 ڕاست نین ئەم قسانە و زۆر کەس وازانن و لە عینی ئەو ڕۆژەی کە ئەم شتەکرا من دەست لە کارکێشانەوەی خۆم تەقدیمی جەنابی سەرۆکی حکومەت کرد وەکو لە ڕوونکردنەوەکەم باسم کرد و ئەو شتم قبول نەکرد بە هیچ شێوەیەک و چوومەوە ماڵەوە شتەکانی تایبەتی خۆم کرد و چوومەوە ماڵەوە ئێستا کە جەنابی سەرۆکی حکومەت هەم بە تایبەتی و هەم لە ڕێی ئەلامەوە داوای لێکردوم بگەڕێمەوە کۆمەڵێک شتی ئیداری هەیە کە پێویستە بکرێتن پێشەوە ئێوە ببێتن بەڵام وەکو باسم کرد گرنگ لێرە ئەوە نییە کە بگەڕێمەوە یان نەگەڕێمەوە گرنگ لێرە ئەوەیە کە ئەم تۆمەتانەی کە ئاراستەم کراون کە چۆن باسمان کردوون و هەموو جۆرە بەڵگەیەکمان تەقدیم کردووە ئیتر کۆتایی پێبێت بەڵام گرنگ نییە سەرۆکی حکومەت داوا لە تۆ بکات بگەڕێتەوە گرنگەوەی بڕیارەکە هەڵۆشێنێتەوە بالضبط آخر منیش بۆیە ئەڵێم ئێستا ئەو هینانە ئەو ئیداریاتانە ماون بۆ ئەوەی یەکلا ببنەوە ئەو شتە من سوپاسی جەنابیانەکەم بۆ ئەو متمانەی کە بەمنی هەبووە لە 2007ەوە کەمنی دامەزران تا ئەمڕۆ زۆر سوپاسی یەکەم بۆ ئەو متمانەیە و خۆشی ئەزانێ کە ئەم کارانەی کە ویستمان بیکەین تا ڕادەیەکی زۆر پێمان نەکرا لەبەرەوەی نەدەعممان هەبوو نەبوجەمان هەبوو نەهێشتیان ئیش بکەین و لەم 2 ساڵی ڕابردوو هێرشێکی وامان لەسەر بوو کە نەیان هێشت تەرکیزیش بکەین لەسەر ئیشەکانمان زۆر بەداخەوە زۆر باشە بۆتان محمود عوسمان سەرۆکی پێشوە توانین بڵێن پێشوە وانێ بزانین چۆن فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری زۆر سپاس بۆ ئامادەبوون سەرچاو زۆر سپاس مەمنون خۆشەویستانم بەر سەرنج و تێبینیەکەتوان لە ڕێگەی ئیمەیل ئەدرەسی بە راشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێ بکەن تا هەفتەی ئایندا هەموو لایەکتان لە خۆشیاون دەست خۆش